هەمومان بە جۆرێک لە جۆرەکان گلەیمان لەو کارکتەرە جۆرە و جۆرانە هەیە کە ئێستا لە ناو سۆشیال میدیایە تەواوی چالاکیەکانیان تەواوی قسەکانیان بەڕاست و چەپا خستۆتە ناو سۆشیال میدیاوە و گەورە و بچووک لە کوردستانی بینێ. بەڵام گۆشەی ئەم شەوی بەرنامەکە ئەوەیە کە بەداخەوە بڵین یا خۆشبەخت بین مامۆسایانی ئاینیشی گرتوتەوە. هەندێک بەڕێز بۆیان نووسیوم ئێستا لە هەندێک مامۆسای ئاینی لە بریەوەی کە دەرز وەرگرین، لە بریەوەی کە فێر بین، لە بریەوەی کە بە جۆرێک لە جۆرەکان ئیمانەکەمان بەهێز بێ، مامۆسایانی ئاینین واکەن لە سۆشیال میدیاوە بێ ئیمانمانکەن. مامۆسایانی ئاینی وامان لێکەن کە تازەترین جنێوەکان فێربین بەداخەوە. ئێمام شۆ باسیەوەکەین کە مامۆسایانی ئاینی ڕۆڵیان ئەبێت چۆن بێ لە ناو سۆشیال میدیا. یعنی مامۆسای ئاینی هەیە قەرارە فێری شەو نوێژمانکە، بەڵام سەعات 1 و 2 شەو خۆی لە لایڤی تیکتۆکە. ئەمە بەجددی منەمێ لێ ئەم شۆ بپرسم ئەرێ ئەمە دروستە یا دروست نییە؟ خانی لە تۆ دەست پێ بکەم. ناوەڵە هەر چۆنێ بڵێ لە باش. دکتۆر چی و نووسی؟ متعلقە بەخۆمەوە. باشە دە پێمان بڵێ لێرە لەسەر مێزە شتێک نییە متعلق بێ بەخۆتەوە. ئەمە کە پرسیارەکەت کردیانی شتێ هاتە فکرم، یعنی کە جوابت پێ بدەمەوە بەڕاستی هیچ بریتە لە دوو جۆر مامۆستا. مامۆستایەکی ڕاستەقینە هەیە، خەڵک لی فێری هەموو شتی جوان دەبی لە سۆشیال میدیا. باش مامۆستایەکی ڕاستەقینە نییە، وەکو بڵێ فەریکە خیندەوارێکە تازە پێ ڕاگاوزە. من لێرە حەقیقەتەکەم نووسیلەوەی لەبیر نەکەم بڵم ئەوەی تۆ باسی دەکەی کەسێکی ئاسایی نییە، کەسێکی لەوانەیە خراپبی، کەسێکی لەوانەیە پەروەردەیەکی سەقەت کرابی یان بەڵام هەیە واقعەوەی تەنابەت دەفەرمووی واقعە بەڵێ هەیە. بەس ئەمە بەڕاستی ئەوەندە بکەین، ینی وا دوو کەسە لێک جواسیەوە ئێستا خوای گەورە فەرمی قل هل يستوي الذين يعلمون والذين لا يعلمون. ئەوانە قەت وەکو یەک نامن. کەسێک کە شتە زانی و شت بڵاوەکات وەکەوەی کە نایزانی. زەمە تووشی هەندێک کەس بووینە جاری وا هەیە ئەو کەسە زانست و زانیاریەکەی مەزبوط نییە، باش نییە. لۆیە دەبینی تووشی ئەو مکەسەراتانە دەبێت. ئەو کەسانێک کە ئێستا لە سۆشیال میدیا قسان دەکەن بەڕاستی بە حکمی وەی ئێستا سۆشیال میدیا ژوای لێ هاتێ، یعنی بەڕاستی وا بەرفراوان بوو بۆ چەند ساڵی ڕابردوودا بەری لێ ناگیری، بەری لێ ناگیری. یعنی هەر کەسێک کە لە ماڵی خۆیدا دەتوانی یعنی لایف بکات و قسە بکا و فتوا بدا و وەکو بەعزێ لە دەوڵەتەکانی شتێکمان نییە بەڕاستی، چونکە ئەو ڕەهاییە لە هیچ شتێکە ڕەهایی شت باش نییە. یعنی هەموو کەسێک کە برم بوون من ئێستا تەڵەبی بەعزێک کەس بکە تۆ بە پێوەری علمیدا تێپەڕی گەویستوی ئاستی ئەو قسە گەورە گەورانە بکەی، فتوا بدەی، تەکفیر بکەی، ینی قسەی ناشیرن بکەی. ئەخر ئەوانە بەڕاستی ئەوە خەتەرناکە. ینی ئەو جۆرە کەسە ینی تەماشا دەکەی نەواتێک لۆ پەروەردە دەکات لەناو کۆمەلگادا دەبێتە نمونەیەکی خراپ. لۆی بەڕاستی ئەمە پێویستمان بەوە هەیە ئەو کەسەی کە تۆ دینی لێ فێر دەبی و علمی لێ فێر دەبی و شتی لێ فێر دەبی، ئەو کەساتێ بە خۆی دەبی پەروەردە ببی، بە خۆی دروست ببی. تخوا مامۆسای ئاینی هی ئەوەیە، یعنی هەندێکیان هەیە بوونەتە تیکتۆک چی مامۆسای ئاینی هی ئەوە هەیە. ینی من بەرجۆم کەوتووە خەڵک پێی وتم وەڵا سەیریەکەین خۆشە بۆ پێکەنین سەیریکەی، ینی خۆی وا لێ کردووە. ینی کاڵێ مامۆسای ئاینی لە کۆتاییە ئەوانیش مرۆڤن، بەڵام مامۆسای ئاینی پامێکی گرنگی ئەبێ لە پشتی سەرابێ کە قورئان و سونەتەکانی پێغەمبەری خۆیان صلی الله علیه وسلم. ینی ئەبێ کار بگاتە ئەو شوێنەی هەڵبەت ئێمە باسی مڕۆمۆچی ناکەین. ینی سایچێک لەو خاڵانەی کە بۆ نمونە دڵخۆش بووین بە ئامادەبوونی تۆ ئەم ساڵ لەگەڵمان لەم بەرنامەیەوەیە مامۆسایەکی ئاینی و دکتۆرێکی ڕووخۆشی بە زمانێکی شیرینی ڕووخۆشی سادە پەیامەکان تەگەیەنی باسی ئەم دیوە ناکەین، بەس تۆ بگاتەوە حاڵەتی حاشایانی دوو لە ڕووی جەنابە بگاتەوە حاڵەتی خەڵک بۆیە سەیری تۆ بکا بۆی کە پێ بکەنێ. ئەمە چییە؟ بەڵێ طبعاً تیکتۆکیش ملاحەزەیەک دێن لەسەر ئەوە، ینی بەشێکە لەوەی کە ئینسان نتوانی بەڕاستی پەیامی خۆی تێدا بگەیەنیتن. ینی شتێکی طبیعی ئاساییە کە مامۆستایەکە بێ لەسەر تیکتۆک مەسەڵەن تیکتۆکم هەیە و بەکاریش دێنم. ینی لۆ خاتری ئەوەی ینی هەندێک پەیام هەیە لەوانە لێرە باشتر بگاتە دەستی خەڵک و کۆمەلگادا. بەڵام ئەوەی جەنابەت دەفەرمووی فعلەن ینی هەندێک کەسە بێ نابێ بگاتە ئەو ئاستەی ینی وای لێ بێ ببتە مەهزەلەی خەڵک، یا شتێک بەسەریدا زاڵبی، شتێک بەسەری
لەسەریدا زاڵبی بەس دانیشە نوکتە بڵێ و قسە بکە و عالم پێ بکەنی و خەڵک ینی ئەو بەڕاستی ئاستی شخصەکە نیشانەدا لە ڕووی نزمیەوە چونکە ئێمە کە بەڕاستی پەیاممان پێ ئێستەمە زۆر جار دەڵم ئینسان مامۆستای ئاینێبی هەموو شتێکی پێبی بتوانی تەفسیری قورئان بکە سنەی پێغەمبەر صلی الله علیه وسلم تەفسیر بکە دین لە بۆ خەڵک ڕوون بکاتەوە ئەخلاق ڕوون بکاتەوە لە زمانیەوانە قسەی خۆشیشی هەبی پێکەنینیشی هەبی ینی دڵخۆشیشی هەبی لە بۆ خەڵکدا بەڵام ئەوە هەموو شتەکە نەبی لە ژیانی ئەو کەسەدا ینی ئەبێ بگاتە ئەو ئاستەی بەڕاستی بتوانی ئەو مامۆستا بەڕێزە پەیامەکەی خۆی بە جوانی بگەێنی کاکە دەروشتش خۆشە دۆ دەجەڕوو بەس بە کورتی جارێ مامۆستایەکی بەڕێزمان هەبوو شتێکی جێڕاوەتی شێتێک لە گوندێک هەبوو ئەگەر بتگوت بە دۆڵمە تێک دەچوو جوونیەدا قسەی ناشیرنی دەکرد دەڵێ لە مەجلیسێکە دانیش بوو کورتی دەکەم بوو گواستنەوە بوو هەموو لێبوو شێتەکەش لێبوو کەس ناوێرا برێ دۆڵمە کەس نەدەوێرا بڕێ گوتی یەک گوتی پیاس یەک گوتی سرق یەک گوتی برنج و شێتەکە تەماشای کرد ئەو هەموو مکەوناتی دۆڵمەیە گوتی پیاوم دەوێ لولیدا پیاوم دەوێ لولیدا تێگەی بە قورئان ئەو ئیسلامەتی ماوە بێ لولی دەی تەواو ڕێکی بێخی کەواشی لێ دەکەی خەڵک جاری وا هەیە ئەو شتت لێ وەرناگری زۆر سەیرە یعنی کە من بە سادقانە قسەی لێ دەکەم بەڕاستگویانە لوو لە دەمە دەستی کابرا بە جوون جواب دەداتەوە بە شتێکی ناشرین جواب دەداتەوە کاکە وڵە ئەو پەیامەی من پێت دەرێم ئەسلا ئەوەی کە من پێت دەرێم شارەزا و معلوماتیم لەسەر هەیە ئەسڵەن نەک زمانی کەسەکە کە تعبیرەدا زۆر جاری وا هێستا مەلا خۆی ناودارەکە بەوەی کە جوون بە خەڵکەدا بەس قسەی جونێوەدا بەس قسەی ناشرین دەکا بە هەموو تەوەرەکانی ژیان لەو مامۆستا بەڕێزەدا هەبیتن وجودی هەبیتن بەوەی کە پێکەنینیشی تێدابی بەوەی کە قسەی خۆشیشی تێدابی و پێغەمبەر صلی الله عليه وسلم بەشێک لە دعوە بانگەوازی ژیانی ئەودا بریتی بۆ لە پێکەنین تەبەسمك في وجه أخيك صدقة آخر إنسان براستي أجر تماشاكي تقريبا لروي علمي وضلي أجر إنسان بيبكني تقريبا حفتا ودود دمار لنا وجسمي داد أكتيفة بي أجر تماشاكي أو إنسان دقشته بلام إستا كسيك دبيني وحمر وموت أو هاب بيتاقت ويان أو زاري ختابي هم ختابي آجرين أما لما يجي قصيك ده كم ضليم أو يزور باسي جهادك لجهاد غلطك أو يزور باسي تصوفك لتصوف غلطك أو يزور باسي دعوتك لدعوة غلطك أو باسي همو بها كان إسلامتي دك وكو خوي أو بإنصافانا جوان قصان دك تعبير دينيك جوان دات سوكا عرب مقولة شيء هذا كل شيء إذا جاوز عده انقلب إلى ظله يعني هر خوي هرشتك لا سنوری خۆی دەرچ و پێچەوانە دەفتەوە لۆی بەڕاستی ئێمە دەبێت لە مەسائلی سۆشیال میدیاش دە مامۆستایانی ئاینی بوونیان هەبێ بەڵێ هەبێتن و زەڕوریشە بەڵام پێوەرێکمان هەبێ لۆ وەرگرتنی قسە لە چەند کەسێکەوە چکە ئێستامە زۆر جاروی بەخۆم جێ دەمە هەندێکە شەرمەکەمەوە ینی تەماشا مامۆستایەتی دەکەم لۆ وای لێ هاتێ لۆ ئاستەوە نزم بوویتەوە چون بە ئینسانەدا ئینسان بەشتی ناشرین نەشێنی قسەی ناڕێگەکە لەسەر خەڵک مامۆستای ئاینی هەیە دکتۆر ینی ئێمە بۆ ڕوودا و مەسەلەن بۆ بەرنامەکانی تر مەسەلەن داوامان لێ کردووە بەشداری بەرنامەیەکی سنجینی ئاوا بکە بەڵام من کاتم نییە بەڵام لە تیکتۆک هەموو شوێ تا سەعات 11 و 12 لەسەر تیکتۆک و جوابی خەڵکەیاتە و جوابی ئەمەیاتە و نامەی تایبەتی بۆیە و نازانم چی بۆیە یعنی ئەمە دەردی ئەمە چەنی بەچەند کاک دەروون گەلێک جاران مەل مامۆستای ئاینی مەیزە دەکەن وەکەن و پیاونە تایبەتن ئەوە بەشەرن ئینسانن باش مامۆستا ژمێکێتر دەزانێ دکتۆر خانی باش دەزانێ دەمێ گۆمەفاقەتی دکرد مە 100 پیاو دات ساڵی دووەم دبوو 75 ساڵی سیەم غربالی بێژینگی دبوو حتا گودگیشتە داوی جارە تەخەروجیژی دبوون ئەو کەسێک گۆ بتوانێ ئەکتیڤ بێ خزمەت بکێ خەباتی بکێ لەسەر دەستات هاتنە ژمارتن بۆ ویژی دگۆتە مەڵا و ئێدیژی بۆ دگۆتی دە مەڵا ئەوە نقطەک بۆ ئەو یەک گەرەک ما ئەو بووی چاویل خەڵکێ مەیزە نەکن مامۆستای ئاینی گەرەک ریتمەکی تایبەت بۆ هەبێ گەرەک هەرتم ئەوا بێ ئەوە غەڵەتە تەسەوریمدا نقطەی دووەم زۆر کەسیژی هەیە دەرفەتی قانونی بۆ وینە نایەکەرن ناتوانێ مەساجی خۆ بکنن وەکی دکتۆر خالد ئەمڕۆ دکتۆر خالد ئەمڕۆ منبەری نینە المزگەوت مەمنوعە ناتوانێ خیتابی خۆ بدێ مەجبورە ئەو علمە ئەو زانەبوون حرسیوی هەیە بۆ دعوە حەز لێ هەیە ئەو خزمەت بۆ خەڵک پێشکێشی بکێ وەختی گوڵ مزگەفت نەبێ گۆ پێشکێشی بکێ دەرفەتی الکودێمە دەرفەتی دوا سوشیال میدیا دەدمێنێ ئەوە نقطەک نقطەی دووەم کە بەحسی مەوزوعی ڕووداو کرد کەتمەتێنێ وێدێ بەلاشتمەتێنێ
ئەوە 22 ساعت 3 ساعت التيك توك رونێ دو پێکەنەوە بێژێ پەرێک و بستێنێ بۆ معاشی تە یەک هەیڤە ئەوە نقطە بەرچاو ببن ئەوە حەقیقەتەکە نەما مۆستەی ئاینی تەنێ وای هونەرمەندی هەنە دەرکەتنە سەر تیکتۆکە و لاعیبی فوتبۆل هەنە دەرکەتنە سەر تیکتۆکە وای ممثلین گەلکی بناو و دەنگ دەرکەتنە سەر تیکتۆکە ئەوە حەقیقەتەکە مە ئینکار نەکن ینی ما مۆستەی ئاینیژی ئەوژی پیاوە ئەوژی نانی دگەرێ ئەوژی داویە شەڤ خیزانی بۆی دبێژێ حەقی ماست حەقی نان وەختی گۆوەرێەوە ڕوودا و دانیشێتت بێژ ڕوودا و ینی هەنێکی ئەم بێژن پرینسیپی خۆ هەیە جوانە وەڵا هەنێک جمهوری ینی معقولە نەهەیەتە گۆهدار بکەن بەس بەکاکانان نادێتە تۆ قسەیەکە کرد پاروتە فڵان نووسەری گەورەی گیانی ژنەکەی پێی و تۆ خۆزگە لەبری ناوبانگ نانە باوردێت بە ئێوە شەڵێن لەبری ناوبانگ نانێنەرەوە بەێ ئەوە حەقیقەت بەڵام دکتۆر قسەکانی تۆ تەواوە هاوڕاتم بەڵام تۆزێ مامۆسایانی ئاینی پیاوی ئاینی نازانم تا چەند هاوڕان بیتۆ ئەو پامەی کە لە پشتی سەریایەتی وەکو ئەندازیارێک نییە تێڕوانینی کۆمەڵگە بووی مەسەر ئەندازیارێک ئیشەکەی بیناسازیە و ینی ممارەسەی عیلمێکەکە بەڵام مامۆسای ئاینی ینی گەێنەری پەیامبەری مامۆستای ئاینیی سنعاتەکەکە یان بۆ چتە ئەو مۆزوعات ینی بۆ چتە مەدخی وارێکیدا حەزم لە قسێ ینی مامۆسای ئاینی بۆ کارە برا کارە من بۆتە یەک نقطە بێژم نازانم لە عێراق چۆ بوو ئەستال کوردستان چۆنە لە وڵاتی دی مەسەن سووریا ئەگەر علامەتی تەد مەرحەلی بەکەلۆریەدا مەرحەلی سانەویدا هەری کێم بێ تشتێک نەبوو دەرکەوێ بۆتە دەچووی قسمی شەریعەت خوند کارە ئەوە وەزیفەکی بۆ خۆ دەگرێ ئیشە کاکە ئیشە وەڵە ئیشە دکتۆر بەڵێ ینی کارێکە ئەویش ئەنجامی دەدا فعلەن ینی ئێستا ئێمە هەمووی بڵێن فەرمانبەری حکومەتین ینی خۆ ئینکار ناکرێ هیچ کارێک ئەنجام بەدا کە بریتێ لە داوە بانگەواز و کارێکی ڕۆژانە و ئەدای واجبی خۆی دەکە بەڵکو بگرە ئەدای واجبەکە زیاتریشەکە ینی بۆ نمونە ئێستای مەوکو مامۆستای ئاینی مەسەلەن پێویست ناکە مەسەلەن منەتکەن بەسەر کۆمەڵگا منەتەکەین بەسەر کۆمەڵگا کوکو ئیشی تایبەتی زیاتری لە بۆ دەکەین کاکە عەقدی زەواجەکەین نایکەین بەلاشە بەخوادم تا ئێستا دینارێکم لەکە زۆر نەگرتیە ئەمە تۆ بە بەلاشی بە بەلاژێکین دەچینە سەر قەبران و بۆ نمونە وعزی خەڵکە دەین بەلاژێکین سڵحەکەین لە خەڵک بەلاژەکەین یعنی تۆ بە بەلاشێکی دکتۆر خالت تەلەفۆنی بێ بۆ ژمارەکەتە نووسم ژماری بنیفسنەوە زۆر باشەیە پەشیمان نابیوانەیە هەزار ئافرەت ئێستا زیاتر ئەمە لێک مارەم کردی ناتەحەداکەم با یەک نمونەی جوانی شت لۆ بینم لەسەر پارە وەرگرتنەکە یەک کەس پارەی دامێ ئەگەر لێم وەرگرت بە ئالەوم وەردەگرت گەلە بە ئەدەب و جوان و پارەکەی دامێ یەک چیلۆ پاقلاوە هینە لە ناو سیارەدەن و کاکەم پاقلاوەشم ناگوتمە مەستەحەدی ڕەت ناکرێت و پێغەمبەر وای فەرمووی صلی الله علیه و سلم ئیدی ناکرێت و ئینکاری ئەوەی باش گوتیان و ماڵ و منداڵەکە بردبوومە مارەی لە ناو پاکەتەکە پاقلاوەی پارەی دانابوو یعنی بە پاقلاوە هینای بەڵام زۆر بە احترام بەڕێز و نەیگوت ئەوە پارەیە ئیدی ئەویشم هەرگرت چوم دامەوە ساحێبەکەی گوتم کاکە ئەگەر لە یەکێکم وەگەر بەڕاستی نمونەی ئەدەب و جوانی لە پێشکەشکردنی پارە بەس کە نەم کردی گوتم هەر من باپیریشم هەروە بچمە هەردوو باپیرم مەلابوون ڕەحمەتی خۆیان لێبی ئەوانیش پارەیان وەرناگرت و ئیدی نەکبەتەکە لەمە مایکی ئێستا ئەوای لێ هاتی نەکبەتیە نەکبەتیە کاک دەڕون ئەگەر مەوزوع نەکار بێ ئەگەر مەوزوع نەئیش بێ ئەگەر مەوزوع نەپەرە بێ کی هەیە تااقەتی هەیە 5 دانە ڕۆژانە مزگەوت دانیشێ بۆ ئازان و بۆ المێش کی تااقەتی هەیە 4-5 سعات بۆ خەلکێ تەلەفۆن گۆدار بکێ مەشاکلی خەلک و تەلاق و قسەی نەشێرین گۆدار بکێ ئەوە وەختێک و مەوزوع نەمەعاش بێ ینی مەوزوعی داوا ئەوە مەوزوعێکی جودایە ینی کەسێکی هەیە پیاون هەنە ئەوە حەقیقەتەکەمە ئینکار ناکەن ئینسانێک هەیە خوا تەبەڕوعی کردیە بۆ خزمەتی دینی خوا بێپەرە بێ ئەو مەوزوع نەموەزفە ینی مەعاشی ناگرێ ئەوە خزمەتی بۆ خوا دکە ئەو مەوزوعێکی دیە بەس زۆربەی کەس وەڵا کاکە مەعاشە شوغلە وەزیفەیە سعری بسعری دکتۆر بەخوا ڕاستەکەی طبعا ئەو ڕاشکاوێتم زۆر حەز لێ وەڵا لە ینی مەراسیمی کەس و خزمی خۆمە دکتۆر وابزانم 3 چارەک مەلاکە و توێتی 75,000 بۆ مارەکردنی ئەمان توانە 50,000 ئەم توێتی 25,000 و توێتی 100,000 ئەو توێتی یعنی حەقی دکتۆر خانی زیاد خوارد کاک دەڕون ئەمڕۆ ئەوروپا لە ئەوروپا مەهرەکردن
$100 يعني 100 يورويا والله وزعتها باشا. لا زور باشا. قو حفتي و5 يورو هناك ددن ما ولا ما زلت كوا بوتشي بوتشو لو كم تريان ما ازعاج دبن هو حقيقته. سفكة دكتور کاک دەروونگیان هەر ئەمە کێشەی مامۆستانیە بەڵامی سا بابەتەکەمان مامۆستاس لە موچەکەەوە دەست پێ بکەین منیش وەکو دەروون ناس منیش دعاکەم تایسا کەسێک پارەم لێ وەرگرت بێت من بۆم هەیە وەربگرم ئیجازەی دەوڵەتی چم هەیە و هەموو شتێک لێ منیش تایسا وەرم نەگرتووە حەزی خۆمە وەرم نەگرتووە موچەی زانکۆم هەیە و بەسمەوە ئیتر یەک دانە توێژەریم بە ئەم 20 ساڵی ڕابردووە کردیەوە ئیسا خەڵکویان وا پێوە لە کەسێک پارەم وەرگرت بێت ئەوە وازی لێبێرین ئەوەم گەرەکمە بەوە قسەکە بکەم بزانی منیش لە باوکمەوە پێم گەیە باوکی منیش مەلا و موچەی حکومیی وەرنەگرێت نەبوو من پێی خۆشحاڵم چون موچەیەکی ترمە وەلی ئەگەر موچەی ترم نەبێ ئەی چی بکەم ئەی ژیان بەبێ خواردنە چێ بەبێ جلو بەرگەچێ من گەرەک منێ بۆ مامۆستایەوە بێژم لە باوکی خۆمەوە دەست پێکەم باوکی من دوکانی ڕۆن و قەن و برنجی بوو دوکانداریە کرد ئەو نوێژەکە بۆ خۆمەکەم خەڵکیش بێت لێوێ دانیشێ فەقیەکانیی تا کاتی مزگەوت بوو مزگەوت و لەو لە هاتن لە بەری دوکانە پوتەڕۆنی بۆ دانا نۆبانیەوە دەرسیەوەتەوە فەقیەکانی ئێمەژی تر لە بنە ماڵەمانە تقریبان خۆم و کاکم و بڕێکمان وای نەفێر بووین وەلی ئێمە موچەیەترمان هەبرا باوکچم دوکانی بوو ئێتر مکارم بە مامۆستای ئاینی ترۆنیە چی ئەەکەن چۆنەکەن ئەچمە باشە بەڵام دکتۆر ینی بۆ مامۆسای ئاینی شەڵبەتە بە ئەمە نەبێتە شانازیەکەوەی کە پارە وەرناگرێەوە بە بەلاش ئیشەکە منێژم نابێ شانازی ینی من بۆ خۆم بەرنامەم کردو لە سەرۆی تۆ چۆن پێویستە کاتێکە پشتێشتێکی بۆ لای دکتۆرێک ڕاوێژی پێکی چی بکەم چی نەکەم ئەکرێ ڕاوێژ بە تۆ بکرێ و لە بەرامبەریشا پارە وەرگری پارە وەرگری حەقی خۆیانە من بۆیە ئەوە وتم چی وتم ئەگەر موچێتر نەبێ چۆنە ژیت وەنیە ئەو کەسەی ژوەریەگرێت تێ خۆ لە ڕێ خوا پێی نادەی ئەو لە بەرا ئیشی کرێ بۆ تۆ جات و پارەکەیە دەیتێ وەنیە بەڵام لە حەق و حساب و ئوسوڵا بێ بەس ئێستا مامۆسای ئاینی هەیە ینی قورئان لە پرسەکان ناخوێنێ وەکو باسیەکە نزیکی $1000 بەڕاستی يعني $1000 من گەرەکم و لەسەر ئیش باشە بابینە سەر بابەتەکە و تیکتۆک و مەلا و مامۆساینی کار بۆیە تۆ ژیان لەسەر قاچی خۆتوێ کارێ بکەی بەرامبەر بە کارەکە پارەیە وەرگری تا وەختی ئەژیت ملکەجی کەس نەبی داماوی کەس نەبی لەسەر قاچی خۆ بوەست ئەگەر من لەسەر باخەڵی تۆ بوەستم تۆ حەز بکەی بەرز بژیم بەرزەژیم و حەز بکەی نزم بژی مەشێ نزم بژی مەنا پارەم نادەیتێ بۆیە کار باشە کەسێک کارێک بکات لە ڕێگەی کارەکەەوە موچەیەکی دەستکەوە ئیتر ئەگەر مامۆسای ئاینیش کارە من قبولمە ئەگەر کارە تعریف کراوە بەکار بەڵام بینە سەری ئەوەی بۆچی فەرموو مامۆساوتی لە تیکتۆک ئاوێسێ ئەی بۆ نایە لە فەیسبوک ئابێسێ ئەی بۆ نایە لە ئینستاگرام ئابێسێ ئاخر لە ئینستاگرامە پارەی بۆ نانێرن لە تیکتۆکا پارەی بۆ نێرن منیش تیکتۆکم نەوەم ماوەوتیان تیکتۆکێ بکەرەوە بابووی لەوێنە وەختی چوم چی پارەتی وتم بەخوایتر ناتوان بێم بۆرانە ڕەنگە بێژن بۆ پارات و من پارەی مافی خۆم وەرناگرم ئەم پارەمە بۆچی وەری بگرم بۆیە کانە ئەو بۆیە ئەو شەرحەم کرد بزانی بۆچی واموتە بەڵام بێنە سەری ئەوەی کە هێمە کێشەی مرۆڤایەتیمانە هێمە وەختی ژین کاکەیی وەختی ژین یەهودی وەختی ژین مەسیحی ئەزانین مەبەستمان لە کاکەیی بزنی کاکەیی نییە مەڕی یەهودی نییە کڵەشێری ئیسلامی نییە مرۆڤی کاکەیی مرۆڤی یەهودی مرۆڤی ئیسلامی مرۆڤە ئێمە کێشەمان لە نەبوونی مرۆڤە ئەو کەسەی کە تێ لە تیکتۆکە ئاوێسێ قسەکە یا بابەتێکە خۆی ئەکاتە گاڵتە جاری خەڵک بۆ پێی بکەن و کۆبوونەوە سەری یا خەڵکە کاتە گاڵتە جار یا جنێ بەلایەنێکی ترە یا ئاینێکی ترەواتە ژێری پرسیار ئەبێ لێی بپرسین تۆ هایتە کام دینە ڕەهبەری ئەو دینی تۆ بایەمە بە پێغەمبەر بێژین ئایا ئەگەر بە قەوڵی نەرم قسەی نەکرایە ڕەفیقەکانێکی لێ دووریان نەگرت بۆیە ئێمە بین پێوەرە جارێ بۆ مرۆڤوندانین تا بزانین کێ بۆی هەیە بێتە سوۆسیال میدیا منێژم ئەگەر قسەکانی تۆ بگشتێنی لێکەوتەکەی ئاشتی بێ لێکەوتەکەی ئارامی بێ لێکەوتەکەی زانین بێت لێکەوتەکەی تەندروستی بێت لێکەوتەکەی ژینگەیەکی ئاوەدان بێت لێکەوتەکەی گەشەی زانست بێت تۆ بێ فەرم و قسە بکە و قسەکان زانستیە بەڵام قسەکان مرۆڤانەست بەڵام وریا بە تۆ لە چ کاتێکا قسەکەی بۆ کێ قسەکەی لەکوێ قسەکەی کەسەکە ئەم ئەتەکێتانە گشتی بەرچاو ناکە ڕەنگە بێژن مامۆستایەکی ئاینیچە ناوی مامۆستای ئاینیە ئەنا مامۆستای ئاینی ڕەنگە دەروون ناسێکیش بێت توێژەرێکیش بێ مش توێژەرە وێنم بەرەڵاست لە تیکتۆکە
نابێ بەمە بێژی ئەم کەسە مامۆستاز ناوەکەی لەگەڵ خۆیان بردووە تۆ گافل و گێ و وا و لام بنەرە لایەکەوێتە گوڵبۆنی تێ ئەتری هە ئەبێ گوڵ بێت ئەگەر ناوی چینە بێ بێ گوڵ بێت ئەبێ ئەم مرۆڤە مرۆڤ بێ ئەگەر مرۆڤ بوو ئیسلامی بێ قەینا ئاینی بێ قەینا کاکەیی بێ قەینا بە مرۆڤایەتی بێتە سەر شاشە قسە بکە علامەتی مرۆڤایەتیش ئەوەیە مرۆڤ لە هەرچێ شتە گرنگترە ئەم ئینسانە ئەوەندە گرنگی بەخۆی بدا بۆ شتی بچووک خۆی نەشکێنێ بۆ شتێکی بچووک ئینسانێکی تر لەو بەرەوە نەڕوخێنێ هەمووی مرۆڤ تەمەنای نرخاندن و لاواندن و وجودەکە ئەگەر ئەو کەسە هاتە سەر شاشە مرۆڤایەتی لاوان وجودی دا پێی نرخاندی با بفەرمی قسە بکە بە هەر زمانێ قسەکە بەڵام بەداخەوە ئێستا منە بینم کەسەکە حەز و سەلیقەی خۆی ناو نهادین بە تایبەتیش مامۆستای ئاینی زۆر ڕەحەت دروستە بێت تۆ بگەرەک تۆ دکتۆرێکی دەروون ناس دروستکەیە بێ دوانزەی خوێندنی گشتی بکە و لەولا بەکالۆرێسێک و ماستەرێک و دکتۆرایەک وەرگێ و مناقشەی بەحسی ماستەر نامە و دکتۆرا بکەی بکە و لەولا ئێژن پێی دکتۆر نازانم دکتۆرەیانە وەلە ئیسا من با جەنابوو بێژین ئەگەر من ئەو مێزەرەی جەنابی کە دکتۆر غەزنەوی هەڵگرم بینەمە سەری یەکێ لەم هینانە کامێرەوانانە یەکێ لە دەرەوە بێتە ناو بە کێ ئێژێ مامۆستا بە کامێرامانێک بە ئەو ێژێ مامۆستا و ئەویش وەکو مامۆستاوتی هیچ پلەیەکی نەبڕیوە بەڵام ڕێزی هەموو پلەکانی واپی هیچ پلەیەکی نەوڕێوە بەڵام سۆشیال میدیا خۆ نازانێ ئەمە پلەی نەبڕیوە وەختێک گوێی لێگری چی لە ئوسولان مەسڵەن بۆ نمونە ئالەمانە لە ڕووی فەرهەنگیوە کولتوریوە تعسب بەڵاوە کاتەوە تند و تێژی بەڵاوە کاتەوە جنێ و بەڵاوە کاتەوە ئێمە چاوەڕێین بێژێ هەمومان جیاواز خڵقیین ئەم خڵقیانە بۆ یەکتر ناسینە بۆ تەعارفە بۆ هاوکاریکردنە لە ڕووی کۆمەڵایەتیوە دووبەرەکی و سێبەرەکی و ئەمانەی خستە سەر ناوی کۆمەلگاوە جیاتی کۆمەلگا بناوە یەکە و شەڕەکان بکاتە ئاشتی لە ڕووی عەقلیوە دەستناوە بۆ شتێکی زانستی و عەقڵانە و ئتفاق لەسەر بوو دەستەوە بۆ خورافیات و نوختەوەلی شاز و شتی عەجیب و غەریب کە ڕەنگە لە بینی علەمای علمییان نەتوانێ شتە باسەنی حەلکەی لە ڕووی علمیوە هەرچێک ئەڵێتەوە هیچ سەرچاوەیەکی زانستی یا کەمترین سەرچاوی زانستی قبولی ناکات دەسەوە بۆ شتە غەڵەتەکان لە ڕووی فتوای چۆ ئەو چتانەی ئەگەر لە جەنابی مامۆستا لە جەنابی ئیمام شافعی بپرسێژێ بێ سەبا هەفتەیە بێسم بیری لێ بکەمەوە بخوێن ئێشتا جواب بوومە لەو ئەم لە لایڤێکا بە حکمی قەتعی ینی خۆزای دەستیان بوردایە بۆ مەکروه و مەباح و مستەحەب دەسەوەن بۆ حەڵاڵ و حرام ڕاستەوخۆ بۆ یەکانە ئەمانە تێنەوێنە بەداخەوە چوون بەڕاستی ئەتەکیەتی ئەو شتیانە پێنێتەوە وەختێکانە لە خوێندنی ماستەر ئاخوێنی ئیتر ێژن پێی ئێمە لە ئێرانەوەژین ماستەرێتە خوێندنی تەکمیلی ئەوەندە کتێبە دوو ئەوەندە بێ خۆ بڕۆ بێتەوەی سەرچاوگڕ ئەگەیتە دکتۆرا مامۆستاکەش لە پاڵی تۆ دانیشە ڕەنگە بڕێکات تۆ بدەی بەملی مامۆستاکەی چاوەندە لێ هاتوو بیت بۆ یەکانە ئەتەکیەتی پلەکانە بڕیەوە یەکێ لەو پلە لە ئەتەکیەتی گفتوگۆست لە ناوی خەڵکە چۆن بێژنەکان بدەیت لە زمانەوە ئیساتە وەختی قسە ئەکەن جەناب و وەختێژی دکتۆرخانی پیتەکان بنە لا یەک لەسەر کاغەز ئەگەر بە تەرتیب نەینووسی ناوێتە دکتۆرخانی لە دەم تا بیری لێ ناکەیتەوە شتانە من هەر ئێستا کە لە خزمەتی تۆ قسەکەم بە پۆدکاستێک کردومە وتومە من قسەکانم مێژن خانی چۆن قسەکە وتم قسەکانی من دە بێژنگی لێ درێ ڕاستەوخۆ بێ ئەوە بیری لێ بکەمەوە تۆ ئێستا سایقیەکەی بیر لە سایقی ناکەیتەوە تێتە سلێمانی وەختێک لە سلێمانی تێتە هولێرەزانی گەیشتی تەسەوە نازانی لۆفە چۆن بوو سیارە چۆن بوو ئۆتۆماتیک بۆسە مەلەکە لە وجودتا من لەبەرایژمە قسە بۆ مرۆڤەکری وریابین مرۆڤێک لە هەر کوێی دنیا بوو نەهێژێنین مرۆڤەکان لە عەقڵا لە ژینە لە دینە لە عێرزا ئەوانەی کە شەرعیەژێتی زەروریاتی خەمسیان یەکسانە دەستمەوە بۆیانە ماڵیان مەدە بەفیڕۆ لەولا لە ئەخلاقا ئەو بۆ خۆتەوە بۆ بەرانبەرەکە بێت بەرانبەر ڕەنگە دژ بە تۆ بێت لەولا لە ڕووی زانستی و بەڵگەکان با دروست بن لەولا شتێکی نوێ باشە دکتۆر بۆچی خەڵک مەسەلەن ئەوەی کە کۆ بۆتەوە لەمانە یعنی ئەوەی کە کۆ بێتەوە لە مامۆسایەکی ئاینی ئەوانە چێن بێتاقەتێکن بێکارن با هەر بە عام ئەوە بێژم هەمیشە کۆمەلگا سەدا 95 ئینسانی ئاساییە حازم نیە بەرپرسیارەتی بێتە ئەستۆ ڤیکتۆر هینێژێتی ڕائەکا لە زێنم وەختێکانە گوریز ئەز ئازادیمانە ئینسان ڕائەکا لە ئازادی چون ئەرێک فرامێژێتی ئازادی گرتە ئەستۆ بەرپرسیارەتی دەست پێکە بۆیە من حەزەکەم بێژن چیە خۆین تۆ بێژی چیە خۆین تا ئەگەر من نەخۆشکەوتم بێژم خەتای دەروون و خۆم خواردنەکان هەڵنابژێرمەی خەمە سەری یەکێ خۆم جادە هەڵنابژێرمەی خەمە سەری یەکێ حەزەکەم تۆ لێ بخوڕی با من تێچووی نەوێ بووم ئەم خەڵکە لە کۆمەلگا دڵیان هاوە بڕێت تۆ حەز عەقڵ نییە
مەیلە کەیفە سەلیقەس حەزەکەن مامۆستایەکی ئاینی بڵێ و بیکەنە بەڵگە بۆ خۆیان یا لە شتێک ڕقیانە حەزەکەن مامۆستایەکی ئاینی بدۆزنەوە گەمژە بێت پێشن ئەوە مامۆستاکانتانە تا من ئەم خەڵکە بنەسیە دەسەیەک بۆ دوای حەزی خۆیان لە قسەی مامۆستایەکی ئاینیاڕێ دەسەیەک ڕقیە لە شتێک حەزەکە مامۆستا بکاتە بیان و بۆەوە وازی لێبێرێ دەسەیەکیش هەن بێتاقەتن بێتاقەت نیمشە و گەرەکیانە ئەگەر دوو لە ئەو مامۆستایینە فیلمێکی پۆرن بێت باخچەی ئاژەڵان بێت شتێک بێ بیبین و بێتاقەتیان هەر ئەو نوکتە جەنابوتی ژە وەڵام مامۆستا خۆشە چێشەوە تێر پێیەکە نین پێی دەستەیەکە بەڕاستی بە دوای مامۆستاوێن ئەو شتانە بینن وەکو ڕوشانەوە ڕوشانە ڕویان تێگا زوو بە پەلەدایەخەن ئەوە خەتای ئێمەی چەکە بۆ ئەو مامۆستایانە ئەچینە سەر شاشە و پارەیان بۆ نێرین و ئەیکەنە کەڵەشێر شەڕ هەر ئێستا لە وڵاتەیە کەڵەشێر کابرا کەڵەشێرێکی لاری لە ماڵا بەخێو کرد بە پارەی زۆرێدا تێخەوەسێ بە قاچیەوە بۆ کەڵەشێر شەڕ خەڵکێکی زۆر لە دەوریا کۆبن و قمارەکەن لەسێر کەڵەشێر شەڕەکەی ئەو بۆەوە ئەو پارەیەکی دەستکەوە کەڵەشێری بەدبەختە کوژرێت لەوێ ئەگەر لێرا تەشبیه نەوێ کەڵەشێرێتە اعتقاداتی مردمەکە خەڵکی ئەم مامۆسایانی ئاینیە دەن بەگژیەکە من ئیجازەمە دوو یەک دقەیتر ببەم ئێمە لە دە مزگەوتە دە مامۆستای ئاینیمان هەیە لە هەر دە مزگەوتەکە یەک قورعانەیە یەک پێغەمبەر هەیە یەک خوا هەیە هەموویان هەرهانە یەک ئاینە جەماوەری دە مزگەوتەکە ڕەنگەوە یەکۆ نەسازێن ئەو ئەم مامۆستایانە حەزی خۆیانیان ناو دین بە پەلە بڵاویەکەنەوە ئەم خەڵکە دەنەگژیەکە دەی باشە حەزی ئەو کەسانە بخەرە قاڵبی مرۆڤایەتی بزانم کشتیان ئاش ناکاتەوە حەزیێوانە کشتی بخەرە قالبی ئەخلاق بزانە کشتیان ئاش ناکاتەوە حەزیان بخەرە قاڵبی زانست بزانە ناتەبایی یەک دروستە بێت حەزەکانیان زانستی نییە بەڵگە و چتیتیانی بووی ڕاستە دکتۆر ینی ئەم قسانەوەمان لەیەکا دیسان و لەم گۆشەیەشە ئێمەی سوودمان لە سوۆسیال میدیا نەبینیوە لەم گۆشەیەشە دیسان و سوۆسیال میدیا بۆ دووبەرەکی بەکارێنین بۆ هێرشکردنە سەریەک بەکارێنین بۆ شەڕەجنێ و بەکارێنین و لە ناوی شانە ئێمە باسی مامۆسایانی ئاینیەکەین لە بەروی لە مانگی ڕەمەزانین و ئەمانەیە بە جۆرێک لە جۆرەکان چوزانم سوکە چاکسازیە بکەین ئەگەر پێمان بکرێ بەداخەوە کاک دەڕون ئەو بابەت تازن دکم ساڵی چوژی ڕەمەزاندا برەنگێکی مەبەحسی کرد چۆن مۆزوعی سوۆسیال میدیا ملەتی مە بکارتێنێ باش خەڵکی بیانی برەنگێکی زۆر جوان مۆزوعی سوۆسیال میدیا بکارتێنێ خەڵک شۆڕەشا پێ ئاوا دکێ خەڵک زانستیەکێ دێ گەلی خوا و ملەتی خوا بەداخەوە بۆگو ما برەنگێکی ئەکادمیسی ئەم ناچنە مۆزوع برەنگێکی علمی ئەمە ناچنە بابەت ما ئیسیفادەی مەزنجێ ناکەن هەم بۆ ئێریشە بۆ شکاندنی مرۆڤە بۆ ئیتیهامی خەڵکە بۆ زەعزەعەی ئیستقرارە و حتى بموضوعی ئاینجی مۆزوعی دینجی جانبێکی خۆ سوۆسیال میدیا باشە ما ناتوانین ئینکاری هەموو ئیجابیات بکەن يعني أمره سوشيال ميديا الدنيا تفكيرية يك خلقي كردستان أغلبي خواف سني بو شافعي بو زيدي أو موضوع نازاني بون أمره وقت يقو دريا سوشيال ميديا دا الدنيا كي زور قورب وبوا مذاهب فقهي جدا قهدار دكن دا دفيري دي بي أو نريني قول دفوي بو أو مذهبي قول دفوي بو نمذهبك قطعي بو ننرينك قطعي بو أو نقطة زور قرنجة فيري آين دي بي چون دانوستاندن تعامل القل خلبك نقطة کی دوم سوشیال میدیا اثبات دکه ما مستوی آینی المزگوتا فشل آنینا جبرگو اغلبی خلق نما المزگوتا يعني بتايبت جنجا كان نما المزگوتانا جنجا كان التيك توك جنجا كان السوشيال ميديانا بو او يك وقت يقو ما مستكي آيني باش تيجهشتي نيزيكي سوشيال ميديا براستي فايدكي زور قورة تشيد بي او حقيقتك وما ناتوان انكار بكن لكن دهمان كاد دجي وقت يقو كسي نمو تخصص بن كسي يقو زانا بن كسي يقو لسرخوا خزمة خبات نكي بداخوا معلومات غلط جديدة دي تقرير رابورتك دا جامعي أزهر لقال يونسكو يعني درست كريا سيج صدي معلومات آيني دا سوشيال ميديا دا غلط وجبو السوشيال ميديا همان كات دجي يعني تيب كار آنين حتى بو معلوماتي غلط بريطانيا أمرو يعني سيستمكي هيا قانونكي هيا قانوني شون أم بيجن بعربي بيجن تحديد الأفكار المتطرفة يعني أفكار تندرو شون يعني نهل كنترولي بكن بو او يك راستيل دي بريطانيا دا زور كساتين جو آينن ناكارن او فكري خوي متطرف بيش كيشي خلقي بكن برجو محاسبة هيا همان تشجي الامارات جي هي امارات هيا موضوعي الافتاء الرقمي الامن
فتوەی ئۆنلاینی ئارام ینی ئەگەرمە بێژم ینی بۆ خاترێک و هەر کەسێکی گۆنە متەخەصص بێ نزیکی ئەو مۆزوعە نەبێ پێویستە ما فایدە سوشیال میدیا بکن ولكن هەمان کاتدا گەرەک ئەو کەسێک گۆ بناوی ئاین قسە دکێ گەرەک پیاوەکی متەخەصص بێ گەرەک ملەتی ما ژێ سوال بکێ ئەو معلومەی گوتت بێژێ ئیجازەی علمی هەیە نییە نە هەر کەسی بۆ خۆ قسە بکێ دووەم ئەو معلومەی گوت بێژێ ڕەبتی بکێ لەگەڵ قورئان و سنەت مع النقطة سيم أو ربطي بك الجر أقوالي فقهاء يعني من فين بكم أو معلوماتي جو بو من دبيجيت تيك توك ده يان ده فيسبوك ده أو نرينيتي شخصية أو يعني حزيتي شخصية يعني أو أقوالي فقهاء أبو خاطري من بزن من شون تعاملي بكم راستي أو حمي يعني باشا ما أجر بينري كورت أو أنا روشنبير يعني مش بدي سانو بيونديني ببينري كورت أو کە گوێ لە هەموو شتێکە گرێ کە چوزانم بە تەلەفۆنێک دەردی خانیوتی هەندێک تەلەفۆن و پرسوڕای ئاینی هەیە کە لە تیکتۆک و لە ناو سوشیال میدیا و لە ناو لایڤەکان ناکرێ ڕەنگە بە ئیمامی شافعی بڵێ خوا لێی خۆش بێ ینی هەفتەیە بیری لێ بکاتەوە اینجا وەڵامێکە باتەوە بەڵام ئەم یەکسەر بە کافر و ینی بە حەڵاڵ و بەداخەوە ئەوە کێشێکی زۆر گەورەیە واش بۆ ئەو یەک ینی گەرەک مەفێری ئەخلاقی ئیفتائی ببن ئیمامی مالک وەختی گۆ سوال ژێ هاتەکردن زۆر جارە دەگۆ من نازانم یان ژێ دەگۆ من تەعجیلی بکن بەیانی مراجعەی بکەم ما بداخەوە فێری ئەو ئەخلاقە نەبوونە ژبەرەوەیەکی حەدیثی پێغەمبەر عەلەیهی سەڵاتو وسەلام هەیە گوتی ئەجرأکم على الفتية ئەجرأکم على النار ئەو کەسی گۆ جورئەتی وی هەیە فتوە بدێ بێی گۆ ئیسباتی وی هەبێ بێی گۆ دەلیلی وی هەبێ بێی گۆ معلوماتی وی هەبێ بێی گۆ ئەو معلومە ڕەبتی بکێ لەگەڵ قورئانی پیرۆز لەگەڵ سنەتی پێغەمبەر عەلەیهی سەڵاتو وسەلام لەگەڵ ڕەبتی ئەقوالی فوقها بکە ئەوە مرۆڤێکی جەریئە ئەوە مەکانی خۆ لە جەهەنەمە دروست دەکێ باشە تۆزێ دوورەکەومەوە پارەی تیکتۆک بۆ مامۆسایانی ئاینی کە وەریەگرن ئەمەی دڵ و شێر و شتەکەی کە بۆیانە ئەو پرسیار لە جەنابی شتەکەم حرامە یا حەڵاڵە نەما ئیسێ مامۆستای ئاینی نینە ئەو مۆزوعە گشتیە ئەگەر بابەتی من پێشکەشی خەڵک دەکەم من بچ ڕەنگی بن دکتۆر بم مامۆستای ئاینی بم هونەرمەند بم باشە ئەو پارەیە حەڵاڵە یا حرامە وەختی گۆ من تشتێکی باش پێشکەشی خەڵک دەکەم من ئەو پارە باقش دەبینم حەلال دەبینم ئەو پارەیە حرامە یا حەڵاڵە حەڵاڵە تێدانی بڵێ من بەخۆش مڵ و بخۆم لەوە شادی نارەکەم وەرنەگرتیە ئەوەشیانە بە هەمان شێوە بەڵام ئەو کەسێ برم بۆن منەوڕ لە سوشیال میدیای شێ دەکات جوهودێکی خۆی بەکاردێنی پارەیەکی لە بۆ دێ لە مقابلیدا چونکە کو ئەمە ئێستا دەڵێن بە هەندێک شتوی نوێ لە کەسابەت لە ئیسلامەتی داهاتێ مەسەلەن بەیع وەسیەت وەقف مثلەن ئەو شتانەی کە پارەی حەڵاڵە ڕێگەکەی کە لە شەرعدا باسی کردی ئەو ڕوویەک لەو ڕێگایانە سوشیال میدیا کە کابرا ئەو کارەی دەیکاتن کارێکی ناشەرعی نەبیتن مادەم داو بانگەوازەکە و باسەکەی بەپێی وتەی ئێوە ئەگەر قسە و باسەکەی قسە و باسێکی ناڕەوا بێ وەک چۆن ناشەرعی و ناڕەوایە پارەکەشی هەر ناڕەوا و ناشەرعیە بێ دیعایە بکە لۆ شتێکی حەرام بەڵێ پارەکەشی حەرامە بێ یعنی پەیوەندی بە مۆزوعەکەوە ئەگەر قسە و ئەقوالەکەی باش بێ پارەکەشی ئەو پەرش خەڵکتی ینی من معلومەکی پێشکەش دەکەم ئەو معلومە جوهدیمی شخصیە من خوندیە خزمەت کردە خەباتکی کردە من حاضر پێشکەشی تەکەم تقدیری من دەکێ شێری بۆ من دەشێنی یەک شێرێتە سەر مەلاکە ئەوە نابێ مافی کەس ناوم تۆزێ نەوەڵا ئێمە با تۆزێکیش لە سوشیال میدیا تێبگەین ئەی ئیسا چیەکات ئێستا بۆ نمونە من لێرە باسی تیکتۆکمان کردووە و ئەچمۆ ئیمشەوت ماشای تیکتۆکەکەم بۆ ئێوەش تیکتۆکە نێرێ ئەگەر ئێمە 4-5 ڕۆژ لێرەوە و پێکەوە بینێژە لوکەیشتنیەمانەوە بەیەک و حەزیان لە یەکەچی با بۆیانی بنێرم تۆ بابەتێک ئەمڕۆیەژی ئێوارە بابەتەکە بۆ تێ ڕەنگە بێژی بەخوامە دڵی من ئەخوێنێتەوە دڵی ناخوێنێتەوە ئەو بابەتە تۆ من تماشام کرد چون لەگەڵ تۆ بووم بۆ تێنێرێ ئەو بابەتانەی کە مامۆستایانی ئاینی یا هەر کەسێکی تر ئەیڵێتەوە 20% بۆ فاڵۆوەرەکانی خۆی ئەنێرێ 20% بۆ خەڵکی تریەنێرێ چون سوشیال میدیا کاری نییە تۆکیی ئەو بەس فاڵۆور و ڤیو ئەناسێت چون خۆی بەوە ئیعلام و ڕیکلامەکات بۆ نمونە فەیسبوک هەڵەیە کاتە سەریوتی میانمار فەیسبوک دای بە کوشت فەیسبوک وەختێکانە ئەو تند و تێژی میانمارە بوو فەیسبوک پلانێکیاندا و ئەلگۆریتمەکەی وتیان و زۆرترین بینەر بابێ وەختی ڕوانی خەڵک تماشای خوێن ڕژان و کوشتن و سووتاندن و سەربڕینەکەن
زۆرتر نردی بۆ 20% تر وەختێ نردی خەڵکێکی زۆراتن خەڵکی تریشتیان هەیە لێرەوە فاڵەوە دروستە بێ با ئەمەش دەست پێ بکەین تونند و تێژێکی فرەی پەرە پێدا لەولا وەختێ چوون ڕخنیان خستە سەر فەیسبوک وتی من تاوانبار نییە من ئەپم من غایەت نییە من پلان نییە من چقۆیەک وامە دەستی کەسێکە خۆی زانێ خیاری پێخوایە پیاوی پێکوژێ سوۆشیال میدیا ئەو مامۆستایانە تێنتەی بە ئەو سێشێوە وتم مامۆستا نایژم با دەروون ناسیێ با محەممەدی خانیوێ هەرکێ بێت دێتە ئەوێنە ئەگەر مرۆڤ بوون و ئەخلاقی بەرچاو کرد ئیتر بە دوای ڕقم و عەدەد و ڤیوە ناڕێ بە دوای ئامانج و پەیامە ئەگەڕێ پەیامێکم پێبێ بەهای مرۆڤایەتی بەرزکاتەوە نرخی دانەبەزێنی ئەگەر ئەوە نەبوو بە دوای شتێکە ئەگەڕێ نرخی دانیشتنەکەی ئیمشەوی بە ڕقم بەراورد پێ بکە چنێکم بۆ تێ چنێ ڤیومە چنێ لایکم باتە چنێ کۆمنتم باتێ بەوە تماشای وەزعەکەکە بێگومان هەرچێ شتەکان ئاڵۆستر بوون دۆستێکمە کاک حاجیەکە قسەی خۆشێژێ خەڵک تاریفی بکە و نازانم شان و باڵیا بێ و ئەحساساتی دەست لێ بووە پێیەکە نێو گوێ لێرێ بچۆرە سەر عەقڵی و قسەی تەکا بکە هێژی باوەشێنێکەی خەوی لێکەوی گوێ ناگرێ بۆ شتی زانستی ئەم خەڵکە حەزەکەن شتێک گوێ شەکەتیەکانی ڕۆژیان ماندوویەکانی لەشیان گرفتەکانی مێشکیانی ئیمشەو پێ بەتاڵکەن و ئەگەر مامۆستایەکی ئاینی وەکو جەنابی مامۆستا خالد وەکو جەنابی مامۆستا غەزنەوی قسەکانی ڕاستی پڕ لە شۆخی و پێکەنین و گاڵتە و سوحبەت بکە بۆ ئەو خەڵکەم شەکەتەکەی دەربچێ هەم ڕاستیەکەیی دەستکەوەکەوەیە تۆ خەڵاتێکی جوانە بە کادۆیەکی جوانەدایە بە کەسەکە ئەنا ئەگەر ئەم بۆشاییە بێڵێت ئەو بۆشایەکێ پڕیەکات و یەکێکی تر پڕێکاتەوە ئەم زانینیە پێنی و خەڵکیش ئامادەن هەمیشە دووبارە لە تۆ شەکەم بە حرام و حەڵال نا بەڵام و پارەی کە دەستیانەکەی بە دروستی من ێژم وەکو خۆمێژمی وەختێکانە من تۆ هیچی چی نەکرێ هەدیەکە بووێ مێ قبوڵیەکە یا قبوڵی ناکەی بەڵام خراوی ئەوەی پیرۆز بێ ئەمڕۆ فتوەژیدا هەدیە قبوڵ ئەکرێت بەڵام هەدیەمانە تا هەدیە ئوستاد مەلیکیانە فەرمێت بڕێکات تۆ هەدیە نادەی هەدیە پێ ئەدەن ئەزانی چۆن بۆ نمونەیسا من هەژارێک دانیشتووە بزانام پاریش وتم لێرەوە ڕۆینە دەرێژم بەخوا ئەمە زۆر هەژارە با من 5,000 دیناری بدەمی مامۆستا غەزنەویە خێنە پێش ئەو دەیە داتێ و مامۆستا خالد بیسێ داتێ و تۆش بیسێ دەیتێ من پەنجەکەی تر ناتوانم دەربکەم منیسا 15 دەمی ئەم 15 من نەمدا پێمتاندا یعنی من 5مەدا 10تان لێ سندم وەختێکانە لە زەماوەنێکا کاورای گۆرانی وێژ گەرمێکاو یەکێ تێ پارە هەڵەکە کاورای بەدبەخت پارە قەرزەکاڵیەکەوە سەری زەماوەنەکە بەخوا لە ڕۆژی پێشوە پێ بوو تاوی بەخوا تمەنم نییە حماسی کەسەکە جوڵانە بەڕاستی ئەگەر بازار تێژیەکەیت و مزایدەکەی مزایدش من باز فتوای شەڕ نادەم و لێزان مزایدەش حرامە خەریکی مزایدەی ئەحساساتی خەڵکەکەی خەڵک داسە خستێ سەر ڕکابریە وەکو هەر ژنەکان چاولێکەریەکەن من ئەمانە بە ئەخلاقی نازانم ئەوەی کە پەیامی وا پێ ئیشی جوانە هەنێرە ئیشەکە ئەوەندە گرنگە بۆی پارێکی دەست نەکەوێ هەرێژێ بیکەم دایکێک چنێ پاراسێنێ لە مناڵەکەی من حەزەکەم ئەگەر بێژنەوە من کام مامۆستا بێتە سەر شاشە دوای پێوەرەکانی ئەو ێژم ئیشێکە حەزی لێ ئەەکەی وەکی عاشقی تۆ ئەگەر عاشقی کەسێک بێ هەڕەشەیکی لێ بکەن خۆتی پێگەێنی ئیشێک هەر لە بناغا گەرەکمەوە بێژم ئیش لە وڵاتی سەرکەوتووە بە لێهاتووی کەسەکە ئەیدەن موچەکانی یەکسانە یعنی موچەی مامۆستا و موچەی فەرمانبەر و موچەی زێرا و موچەی فلان ئەوەندە جیاوازی نییە ئەگەر من ئایستا بە ئاوا بێژم مامۆستاکانی پەروەردە ئەگەر لە ئیدارەیەکی ترا موچەکەیان هێندە و نیمێ زیاتر بێت با زێراویش بێ ئەڕۆنیان ناڕۆ لەوانەیە بڕۆنەوە دێ ئەگەر بڕۆن مامۆستانین چون پەیامیان پێنێ بە دوای پارەوە هاتوون تێگەیشتی چێژم کەسەکە پەیامی پێبێت بە دوای پارە ناچوات من گەنم مۆشانە بۆ کانە بۆ گەنم کاشی بابێت قەیچێکە بەس کاک دکتۆراگە من لە زیاتی کاک دەرون پرسیارێکت لێ بکەنی بۆن بوونا یعنی ئەوەی تو دەڵی بۆن مونە مامۆستا تەسیری نابی لێ بکە کە لە جێگایەکدا بۆن مونە ڕاتبیشیان زیاتر پێدا بەس ئێمە وەکو واقع دەبینین کەمە زۆر زار باسیشتی زانستی و ئەو شتانە دەکەین دەی خۆی لە خۆیدا پارە کاریگەریەکی زۆری هەیە لەسەر ئینسانەکە و گۆڕانکاریش بەسەر قەراری ئینسانی قەراری ئینسانیشدا نا من بەس ئەوەندە قسەکە کورتکەم وە ینی برم بۆن مونە یعنی چێرچل شتێکی هەیە دەڵێ خیتابێکم هەبوو تەکسیەکەم لەگەر خۆم برد گوتم کاکە چاوەڕێم کە تا دێمەوە شکرێ ئەو سەریشە دەدەمێ گوتی بابە چێرچل وتاری هەیە شتی وا کو دەکەم قەچتی وا ناکەم گوتیدم کاکە ئەوەندە پارە دەدەمێ گە چاوەڕێ بکە کوڕ گوتی چێرچل لەر بابرێ لە خۆی وازی لێبینە من چاوەڕێی تو دەکەم یعنی یەک قەرار لە حاڵەتێکە بە ئینسانە گۆڕی مالیە پارە یعنی کاریگەری دەکات ئێستاوەی توش دڵی یعنی ئەوەی کە
باسی دەکەی برێن بۆ نمونە کە پارە تەسیری نەبی پارە تەسیری هەیە ئەوەی تیکتۆکیش بمبورە نام تەوزیحێکەوەی بینەران غەڵەتە حاڵی بن یعنی ئەوەی تیکتۆکیش ئێستا کە دەیڵێن من دەڵێم هەندێک کەسێ ئێستا ئەگەر تیکتۆک پارەی تێدا نەبی نایکا بەڵام خەڵکی لەوانەیە کەمینەبی دەیکا فی سەبیلی الله وەکو جەنابی مامۆستاش فەرمووی یعنی لۆ خوا لۆ داوە لۆ بانگەواز ئەو کارەی ئەنجام دەداتن بەڵام ئێمە بڵێن بۆ نمونە ئەگەر پارەی زیاتر بدرێتێ لە مەسەبێکدا ناچی چووکە پیشەکەی خۆت خۆش دەی ئەوە زۆر کەمە لە ناو کۆمەلگادا بەڵکو بە بەرچاوتەکەوێ پارە وا لە ئینسانیەکە جاروە قەلبی ئەکاتەوە ئەمە مالیکی کوڕ دینارمانەیە قسەیەکی جوانیە لەسەر دینار دەفەرمێ هەم دینە هەم نارە فمن أخذه بحقه فهو دينه ومن أخذه بغير حقه فهو ناره ئەجا کەواتە نازم کۆمێتی جەنابەت چ دەبی لەسەر من ئەوەم نەوت کە پارەی زیاتر کاریگەری نابێ ڕێک هەر ئەوە مدوتم پارەکە زیاد کە کابرا مامۆستای واز لێ تێرێ ڕوا بۆ جێراو وا نەبوو ڕێک هەرە و نەفسی قسەکەی جەنابتم کرد وتم حکوومەتەکان پارەکان ئەوەنە ڕێکێک تا ئینسانەکان ئیتر بە دوای پارە ڕایش بکەن یەکسانوێ بۆیە وەختێ پارە یەکسانەی تر بە دوای حەزیا باڕابکە با ئەگەر حەز ئەکا مامۆستا بێ دوایە هەر هەمان پارەی دەسەکەوێ ئەمە یەکێ دووەم ئەمەش بەرچاو بکەین من قسەی ئینسانی پەیامداری تیکتۆکم کرد نەک مرۆڤی ئاسایی ئینسانی پەیامدار ئەوانە نەتەنها پارە ئەچنە ژێری سێدارێک چەندێ لە ئینسانەکان پەیامدارن پەیغەمبەرەکان کە ێژن پەیغەمبەر لە زمانی ئێمە بە فارسی ئەگەر وەریگە پەیغامێکی وا پێ ئەیوە پەیامدارە لە فارسیشە ناژن پەیغەمبەر ێژن پەیامبەر پەیامێکی وا پێیوە ئینسانی پەیامدار حاضر ئەبێ بۆ گەیاندنی پەیامەکەی تێچوویش بدە بۆیە من گەرەکم و جیاوازیەک لەوە بکەم هەموو کەسێک مافێ ئیش بکە و پارەی دەستکەوێ و هەموو کەسێکیش حەزەکە پارەی زۆرتری دەستکەوێ حەڵاڵیش بێ و دروستیش بێ نوێشی گیانی بێ بەڵام من کێشەم ئەوەیە کەسی پەیامدار ئەوەی کە پەیامدا ئەنا بۆ خەڵک نابێ پەیامەکەی پارەکە لە پەیامەکە بۆی گرنگتر بێت ئەبێ ئەگەر یەکەمایەتی دانا یەکەمایەتی گەیاندنی پەیامەکەی با دووەمایەتی پارە وەرگرتن بێت نەک یەکەمایەتی پارە وەرگرتنێ دووم پەیامی ئەگەر وا بێ پەیام بە هەر نرخێکە گەیەنێ چون وەختی ێژن پێی ملیۆنێک دەدەینێ ئەم جنێوە بدە ئەیدا بکردیانە 2 ملیۆن جنێوەکە بە باوکیی بدە ئیدا بۆیە با پەیامەکە لە پێشی پارەوەچی واقع بڵێم ئێستا ئەگەر پارەی ئەندام پەرلەمانی کەم بێ خەڵک دەچی نەوەڵڵە من هەر ئەوەم عرض کرد ئەگەر پارەی ئەندام پەرلەمانیش وەکی پارەی مامۆستایی بێت لەبەر ڕاکێشانەکەی و زەختەکە لەیەکرێ 10% زیاتر بێت منی مامۆستا دەست لە مامۆستایی هەڵەگرم بچم بۆەوە با پارەکە ئەوەندە بێت ئەم کەسە بە دوای حەزیا بڕوات چون ئینسان دەستی لە کارێکا بێ حەزی لێ بکات خۆی بۆ ماندووە کات و ئەگەر موچێکی دەست نەکەوێ حەزەکەی لاقل ئێمە لە دیندا شتێک دەڵین یعنی برێن بۆن من ئێستاەک لەو شتانەی کە لەکنەمە ثەوابیتە لە مەسائلی دینیدا یعنی نابی پارەم بە مەبدە ئینسان بگۆڕیتن یعنی بیگۆڕ ئێستا پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم تەماشایکە عەرزی پارەیان کرد عەرزی دەسەڵاتیان لە بۆ کرد کلیلی کەعبەیان لەوە کرد ژنی جوانیان لە بۆ کرد کەسی پێغەمبەر صلی الله علیه و سلم هەمووی ڕەت کردەوە هەر کاتێک ئێستاش داعی و بانخوازەکان ئەگەر بە یەکێک لەوانە مەسائلی دینیەکەی گۆڕیەوە یەکسەر لە ڕێگایەدا گومڕا دەبی وڵایتر ئەگەر کورتەی بابەتەکەی کاک دەروون و جەماوەربێژین ئەم مامۆستایانە پەیامەکەیان لەبیر چۆ بۆیە بوونەسە گاڵتەجاری خەڵک یاخوا نەخواسە خەڵکی کەسی تریان کردەسە گاڵتەجار ماوە تۆ لە سەری دڵی باوەڕدارانی ئەو مەکتەبە و مامۆستاکانی خۆیان کە ئەم تەلەبە بۆ لە دەستی من دەرچوو چووە مەڵەیەک باش ئێستا بە کورت و پوختی خۆزگە ئەو تیکتۆک چییە با بڵێن مامۆسایانی ئاینی کە تیکتۆک بەکارێنن لاین هەر لایڤی ینی ئەپێکی تر بەکارێنن ئاگیان لەم بەرنامەیە بێ و من بۆ خۆم لەوە تێگەیشتم و فێر بووم کە چەند مامۆستاکە ئێمە زۆر کەسێ خەریکی لایڤ و ئەوەیە بەڵام چەند مامۆستاکە متتەهەمە بۆی کە جنێ و تونگوتیژی بڵاوەکاتەوە لە سۆشیال میدیا ئەوەندەش ئەوانەی کە سەیریەکەن و دڵ و گوڵ و شێری بۆ نێرن ئەوانیش تاوانبارن ئەگەر بازاڕەکەی نەبێ ئەگەر بازاڕەکەی نەبێ ئەوی شوان ناکە شەوێ دوان سیان چوارە مەڵێ دەروون ئیسان پیجێکم هەیە جەمعی پیجەکان زۆرن بەس باسی یەک پیجیانەکەم ئینستاگرام نێزیکی 370,000 کەسی تایە بەس وێنەی شەریکەیەک دابنم ڕۆژانە خەڵک نامانێرن بۆ ئەدمینەکەت ڕیکلاممان بەچەند بۆکەی ئەگەر ڕیکلامێکی یەک دقەی بەون سعرە ئیسا لە وڵاتە باوە ئێمە ڕیکلامێکی یەک دقەی کەسەکە خۆیی توماری بکەن بەس بێت ئێمە شەیری بکەین بووی
ڕەنگە سێدە گەڵای لێ بسێنم و ئەگەر ڕۆژێ بۆ 10 نەفەری بکەم ئەمە 30 گەڵا من هەمووی موچەی مامۆستاییم ناگاتە دەگەڵ ئەی بۆ بۆ نایکەی ئەی بۆ نەم کردووە ئەخر من پەیامێکم وا پێ ئەو خەڵکمە کۆ نەکردەسۆ یەکێک لە نووسەرە جوانەکان ێژێتی ئەوانەی ڕیکلام بە پەیجەکانیانەکەن جەماوەرەکانیان نەفرۆشن تۆ گەرە و جەماوەرەنەوەیکی ڕیکلام و پێکە تۆ هەر جارێ ڕیکلامێکەکەی بابزانی جەماوەرەکەتە ئەیفرۆشی زوو بە زوو جەماوەرەکە بە ڕیکلامە فرۆشی دەی من ناتوانم ئەمیشە بکەم چون پەیامێکم وا پێ پێچەوانە شۆ کاتێککە تۆ لە لایڤێکا جنێ و قسەی ناشرینەکەی بە جەماوەرەکەت تێفرۆشیتەوە وەنیە ینی بەڕاستی قسەی خیرم بۆ بکە و بە سێ تشت پێویستە دەی کێماسی نییە ئەگەر مامۆستەکی ئاینی تیکتەر بێ تیکتۆکی بکاربێنێ و ئیش بکەتێ ڕاست نۆرمالە بۆ من ئەتیادیە سێ تشت گرنگە یەکەم ئەو مامۆستای ئاینی گۆلسەر تیکتۆکەیە یەکەم ژێ آياتي قرآن بيروز دي بيجي ادعو إلى سبيل ربك بالحكمة والموعظة الحسنة قصي جوان بيجي دوام ملتي قولي قهدار دكي أو ملتاب آياتي قرآن بيرو بواد بيجي قل هاتوا برهانكم إن كنتم صادقين بوما مصلي آيني بيجي إثباتيتا دليليتا أو قصي قلت بيجي كإثبات أو الدوام سيام حكومة هريمي كردستان قانونك درخي كنترولي خطابي متطرف أو كاتا زور كسي هيا جوجني وتافيجي تكفيري خلق دكي دات كفي دەستخۆش هیوادارم جان دەوەڵا خەریب وەها ئامیلم مێنایەوە وەڵام لە بیریش برمەوە بۆم کە بە دوا قسە دەی دوا قسە من تەنها لەسەر سۆشیال میدیا بەڕاستی لەو مامەستای ئاینی یەک قسەم هەیە ئەویش بریتە لەوەی بەڕاستی تەنها ئاگداری نقطەی فتوا بن فتوى زۆر ئەساسە لەبەرچە ینی بەڕاستی ئەو کەسێک کە قسانەکە من هیچ ئیشم پێ نییە بەڵام بۆن مونە کە فتوادا زۆر خەتەرناکە ینی هەست بەو فتوا ناکە من گوێم لە کابرایە گرجارگەی گوت چەند ساڵ من لە خزمەتی مفتی سعودیا بووم بن باس دەگوت جارێک چوومە لای 50 سوالم لێ کرد 50 پرسیارم لێ کرد ئەو پرسیارانە هی خەڵک بوون من زۆر معجەب بووم بە قسەکەی گوتی لە 37 سوالی گوتی دێنە لیژنەی فتوا 17 سوالی جواب دامەوە گوتی ئێستا و 50 سوالە بیدەمە هەر کەسێک کە خەریجی کولیە شەریعەبی هەموویم جواب داتەوە کەواتە بەڕاستی ئێمە ئەو ڕووکە گرفتی ئەومان هەیە بڵین خەڵک کاکە بەس فتوا مەدە بەڵام ئاگات لێوێ قسە بکە بەس فتوا مەدە فتوادان ئیشی تو نییە ینی وەکو بڵێ لە ئاستی تو زۆر بەرزترە یعنی ئینسان ئەگەر تەقوای لە دڵیدا هەبی و ئیمانێکی بە قووەتیدا هەبیتە بەڕاستی زۆر جارشی سوال هەیە وەڵامی ناداتەوە من وەکو کورتی ئەوەندە بڵێم تەنها کاکە دەروون يعني بس أون دبل من جاري السؤال من يكره خوم رقمي ما مساء شيء كم دايتي قلت تلفون بو أو بكا قلت ما مساء تو نازاني قلت لكن هم خلشي بري ما مساء قلت نازاني لدي عام لدو بلاوك قردن العذابي يعني بيمش تيجي آسايا كقرآن فرمي وفوق كل ذي علم عليم أمل لو سري ورانا هاتي موا أمل لأخوار ترم لسروي من خلق ده تسكان خوش به من بو خوم كاتك پلانی دروستکردنیان بەرنامەیەکرا زۆر سێرچم کرد بەناو ئەو بەداخەوە کەواڵێم ئەو مەلایانەی کە خەریکی تەکفیرکردنی خەڵکن خەریکی بڵاوکردنەوەی قسەی ناشرینن کە لە پشتی مۆبایلەکانەوە بوون بە ئەبوو بەکر بەغدادی و نمونونەکانی تری هەتا ئێستا و هەتا ئەو سێرچەی کە بە درێژایی شەوێک کردم لەسەر زۆربیان نەمبینی کەسێکیان پرسیارێکیان لێ کرابێ بڵێ نازانم یا وەکو مامۆسا بڵێ کاکە بە مامۆسا فڵان بڵێن هەمووی یەکسەر دەست بە جێجوابێتەوە و بە ئیشتیهاداتی خۆی بۆیە لە ئاخیراڵێم خوایە لە دەمی ئەو مەلایانی لە ناو تیکتۆکە بەم جۆرە مامەڵاکەن لامانەی خواحافیز